بۆ بینینی بابەتی ئاینی ئەوە سبسکرێپی ئەو کەناڵە بکەن کە لینکەکەی بۆتان لە دیسکریپشنی ئەم ڤیدیۆ داناوە. کەناڵێکی ئاینیە بابەتی جوان بڵاو دەکاتەوە و هەروەها سوودێکی زۆری هەیە. ئەگەر کەناڵەکەتان بەدڵ بوو ئەوە سبسکرێپی بکەن و بینێری ڤیدیۆکانیشی ببن. زتلی ئەگەر نەسەیری فلیمەکانیت کردبێ و نەیاریەکەشیت کردبێ بەڵام لەگەڵ ئەوەشدا ناویت بیستووە ئەو لەوەیە ڕۆژێک لە ڕۆژان لە خۆتت پرسی بێ کە زتلی کێیە؟ ئەمڕۆ لەگەڵمان بن بۆ باسکردنی ژیانی یەکێک لە بەناوبانگترین کەسایەتیەکانی جیهان کە ئەویش زتلیە و ئەگەر ئەم بابەتت بەلاوە گرینگە ئەوە دەتوانی تا کۆتای ڤیدۆکە بینەربی و هەروەها باشتریش ئەم کەسایەتیە بەناوبانگە بناسیت. لیلیانزی لە 26 مانگی چواری ساڵی 1963 لە پەکین لە وڵاتی چین لەدایک بووە. ئەو بچووکترین منداڵی خێزانەکەیان بوو. دوو خوشک و دوو برای لە خۆی گەورەتری هەبوو. هەر لە تەمەنی منداڵیەوە کە ئەو کات 2 ساڵ بوو باوکی کۆچی دوایی کرد. دوای مردنی ئەوی ژیانیان زۆر خۆش نەبوو. لە تەمەنی 8 ساڵیدا و لە قوتابخانەکەی تواناکەی بەدەرکەوتووە و هەر لەوێش دەستی بەڕاهێنان کردووە و بەشداری کردووە لە ووشۆ کە زۆرە شەڕێکە هیچ کەسێک ڕێگری لێ ناکات لە ئەنجامدانی هیچ شتێک لەلایەن ڕاهێنەری بەناوبانگ و بەتواناوە ڕاهێنانی پێکراوە وەکو نمونەی لی گنڤینگ وو کە یارمەتی زۆری خێزانەکەی زتلی داوە و چەندجارێک گۆشتی کڕیەوە بۆ ماڵی زتلی چونکە ئەوان پارەی کڕینیان نەبوو و هەژاریش بوون. هەر لەو کاتانی کە وشۆی دەکرد نزیکەی 15 مەدالیای ئاڵتوونی و 1 مەدالیای ڕەساسی بردۆتەوە. ئەو نەک تەنها ڕکابەری هاوتەمەنەکانی دەکرد بەڵکو ڕکابەری کەسە پێگەیشت و گەورەکانیشی دەکرد. لە ساو پێکەوتنێکدا ئاماژەی بەوە کردووە و هەروها دەڵێ کە برنەوەکانم هەستێکی قوڵ بوون بۆ من چونکە من ئەو کات منداڵ بووم و لە هەمان کاتیشدا زۆر پێگەیشت و نەبووم. ئەو کات تەنها 12 ساڵ بووم کاتێکش چوومە سەر کۆی دابشکردنی خەڵاتەکان لە براوی پلەی دووەم و سێم باڵام کورترێک بوو. کاتێک کە منداڵ بوو ڕۆژ لەگەڵ تیمەکەی تاوەکو نواندنێک بکەن لە پێش سەرۆکی ئەمریکی ڕیچارد نیکسۆن لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و پرسیاری لێکرا لەلایەن سەرۆک و پێی وترا تاوەکو ببێ بە پارێزەری سەرۆک. زتلی گوتی نامەوێت کەس بپارێزم، کاتێک گەورە بووم دەمەوێت هەموو خەڵکی چین بپارێزم. زتلی مامۆستای چەندین زۆری وشۆیە بە تایبەتی سانکوان و فانزیکوان و چەند زۆرە هونەرێکی شەڕکردنی تری ئەنجام داوە لەوانە باگوازانک و تایزیکوان و کسینگیکوان و زۆیکوان و وینگی زەهاو و هەروەها کوان و تانگلانکوان. بەڵام خۆی فێری نانکوان نەکردووە چونکە تیشکی خستبووە سەر شێوازی شاوڵێنی باکوور و خۆی فێری چەندین چەکی وشۆ کردووە وەکو سنگیۆنگ داری سێسەری و دەمانچە و دا و شمشێری پان و جیان شمشێری ڕاست و زۆری تریش. لە تەمەنی 19 ساڵیدا وازی لە وشۆ هێنا و بەشداری لە فلیمی پەرستگای شاوڵێن کرد و هەروەها بەشداری لەسەر فلیمێکی تریشدا کردووە و هەروەها لەگەڵ جاکیشانیش دەرکەوتووە. یەکەم فلیم کە لە هۆلیوود بەشدار بوو تێیدا فلیمی چەکی هیلاک بەشی 4ەم بوو. بەڵام یەکەم فلیم کە خۆی ئەکتەری سەرەکی بوو تێیدا بریتی بوو لە فلیمی پێویستە ڕۆمیۆ بمرێ کە لە ساڵی 2000دا بوو کە لە دوای ئەوەشدا بەشداری لە چەندین فلیم کردووە نمونەی ماسی ئەشدیها و فەرمانڕەوای حرامکراوە فلیمی مۆمیا و گۆڕی ئیمپراتۆری ئەشدیها و زۆری تریش. لە ساڵی 2004 یاریەک لەسەر زتلی دروستکرا بە ناوی زتلی ڕایست و ئۆنا کە بۆ ئامێری پلەیستیشن 2 بوو و لە یاریەکەدا تۆ یاری بە زتلی دەکەی کە ئەو ئەفسەرێکی نهێنی پۆلیسە و کراوە بە پارێزەری تایبەتی بۆ سیانگ. یاریەکە لە کوردستاندا زۆر بەناوبانگ بوو و خەڵکی زۆر یاریان پێی دەکرد و خۆشم یەکێکم لەوانەی کە زیاتر لە 10,000 یاریەکەم تەواو کردووە و ئەگەر تۆش ئەم یاریەت کردووە ئەوە لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسە. ئەمانش گوڵبژێرێکن لە وتەکانی کە بەم شێوازەیە. یەکەم بەڕای من گرنگترین شت لە کاتی گەنجیمدا ئەوە بووە کە فێری هونەری شەڕکردن بووم. ئەوە کلیلێکە تایبەتە بەخۆم. دووەم پێویستە سەبارەت بە کولتوری چین قسە بکەم، فەلسەفەیەکی قوڵ و بەهێزمان هەیە. سێیەم چەک نەباشە و نەخراپیشە لەسەر ئەوە دەکەوێت کە مرۆڤ چۆن بەکاری دەهێنێ. چوارم ئەتوانی بۆکسم لێ بدەی بەس دەست لە قژم مەدە ئاگینە ئەتکوژم. لە ساڵی 2004 لە دوورگەکانی ماڵدیڤ بوو کاتێک تسۆنامی لێیدا چەندین پرۆپاگەندە بڵاو بۆیەوە کە گوایە مردووە بەڵام دواتر ڕوونی کردەوە کە تەنها برینێکی سادەیە. لە ساڵی 2013 پزیشکەکان پێیان ڕاگەیاندەبوو کە دەبێت یان واز لە فلیمی ئەکشن بهێنێ
یان هەموو ژیانی لەسەر کورسی جوڵاو بەسەر بەرێ لەم ساڵانی ڕابردوو وێنێکی بڵاو بۆیەوە کە تەمەن و شێوەی وەک یەک نین و زۆر پەککەوتە و پیر دیارە. هۆکاری دیارنەمانەکەشی دەگەڕێتەوە بۆ گەورەبوونی لە تەمەندا و هەروەها لەگەڵ ئەوەشدا تووشی چەند نەخۆشیەکی کوشندە بووە، بەڵام لە لای هەوادارەکانی خۆی ئاشکرای نەکردووە لەبەرەوە هۆکارانش لە فلیمەکاندا دیار نەماوە. لە کۆتاییشدا دەڵین ئەگەر هۆکاری دیارنەمانەکەی زتلی هەر شتێک بوو بێ، بەڵام لە کۆتاییدا توانیوێتی جێدەستی خۆی بەجێبهێڵێ لە کارەکانیدا و هەروەها ناوبانگێکی یەکجار گەورەشی بۆ خۆی پەیا کردووە. ئێوەش ڕاتان چیە لەسەر کەسایەتی جتلی؟ دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسیت. و زۆر سوپاستان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەم بوون. ئەگەر ڤیدیۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆم بۆ بکەن و هەروەها شەیری بکەن لەگەڵ هاوڕێکانیشتاندا و لە بیرشتان نەچێ. ئەگەر ئەتانەوێت هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەم ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەم بکەن و هەروەها زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکەن بۆ ئەوەی بابەتەکانت بە ئاگادارکردنەوە پێبگا و لە بیرشتان نەچێ هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدیۆیەکت بۆمان هەیە و دەتەوێت ئەو ڤیدیۆی دروست بکەین ئەوە لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسە و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە و دووبارە سوپاستان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەم تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.